سنووردارکردن و کۆنتڕۆڵکردنی کاری ڕێکخراوەی و ژینگە لە بەرامبەر بەرتەسکردنەوەی کاری ڕێکخراوەیی لە هەرێمی کوردستان زۆرینەی ڕێکخراوە ناحوکمیەکان لە چەند ناوچەیەکی هەرێم بەیاننامەیەکی ناڕەزاییان خستە ڕوو. ئەوان دەڵێن تازەنەکردنەوەی مۆڵەتی ڕێکخراوەکان و نەبوونی هەماهەنگی باش لە نێوان ڕێکخراوە ناحوکمیەکان و فەرمانگەی ڕێکخراوەکان پەیوەندی نێوانیانی لاواز کردووە، بۆیە لەم یادداشتەدا داواکاری و نیگەرانیەکانیان دەخەنە ڕوو. سەبارەت بە مادە 14 بڕگەی 4 لە یاسای ژمارەیەکی ساڵی 2011 ئاماژە بەوە دەدات کە داهات و دارایی ڕێکخراوەکان لە هەموو باج ڕسوماتێکی گومرگی دەبەخشێن، بەڵام ڕێکخراوەکان ڕسومات و باجی داهاتی فەرمانبەران دەدەن. ئەمە پێچەوانەی یاساکەیە. 2. ڕاگررتنی تۆماری ڕێکخراوەکان بە بڕیاری ئەنجومەنی وەزیران پێشێلی یاسای ژمارەیەکی ساڵی 2011. 3. وەرنەگرتنی راپۆرتی ساڵانەی دارایی و چالاکی لەلایەن فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانەوە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ سڕکردنی کاروباری فەرمانگە و پەکخستنی کاری ڕێکخراوەیە لە هەرێمی کوردستان. 4. نوێنەکردنەوەی فەرمانی کارگەری ڕێکخراوەکان لەلایەن فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانەوە پەکخستنی کاروباری ڕێکخراوەکانە لە بەڕێوەبردن و جێبەجێکردنی پرۆژەکانیاندا. 5. هەوڵێک هەیە بۆ سنووردارکردن و دابەشکردنی دەسەڵاتەکانی فەرمانگە، ئەمەش وای کردووە فەرمانگە وەک پێویست ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکات. بەرتەسکردنەوەی کار و هەڵسوڕانی ڕێکخراوە ناحوکمیەکان لەلایەن فەرمانگەی ڕێکخراوەکان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمدا نیگەرانی ڕێکخراوەکانی لێکەوتوتەوە. بەڕێوەبەری یەکێک لە ڕێکخراوە ناحوکمیەکان دەڵێت فەرمانگەی ڕێکخراوەکان بۆتە بووکەڵەی دەستی ئەنجومەنی وەزیران و بە ڕۆڵی خۆی هەڵناستێت. کابینەی نوێمیش خراپترین کابینەیە بۆ کاری ڕێکخراوە ناحوکمیەکان. بەڕاستی کابینەی نۆ خراپتر لە هەموو کابینەکانی تر مامەڵە لەگەڵ ڕێکخراوەکانەکە بە دلیلی ئەوەی کە یەک تۆماری ڕێکخراوەکانی ڕاوەستاندووە، 2 فەرمانی کارژێری کە فەرمانێکە بەڕاستی خۆیان دایانهێناوە و تەبانیە لەگەڵ یاساکە ئێساکە وەستانیوانە بەوەی ئەمەشەوە ڕێکخراوەکان زۆر ئیشوکار و باریان ناڕوا لە بانک و لە داوایر و لە فەرمانگەکانە. 3 فەرمانگەکە بۆ خودی خۆی زۆر لاوازە، ناتوانێت وەڵام دەرەوە بێ بۆ خواسانەی کە ئێستاکە ڕێکخراوەکان هەیەە و هەر ئەمەشە وای کردو کە ئەنجومەنی وەزیران بتوانێت بە ئاسانی شتەکان تعلیماتی خۆی فەرزکا بە سەریە و نەتوانێت نوێنەری ڕێکخراوەکان بێت لە لای حکوومەت، بەڵکو زیاتر و زیاتر ئێستاکە وەکو فەرمانگەیەک دەرەچێت کە جیهازێکە دەستگایەکە بەدەست ئەنجومەنی وەزیرانەوە. هەر بژین. زۆر سپاس. ڕێکخراوە ناحوکمیەکان داوا لە لیژنەی ڕۆشنبیری لە پەرلەمانی کوردستان دەکەن بە دواداچوون بۆ کارەکانی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان کە سەر بە حکوومەتی هەرێمە بکات، بەتایبەت لە کابینەی نوێیەمدا بۆ پێی کەم تەرخەم بووە و سەرپێچی یاسایی کردووە. لەو ڕۆوە داوا دەکرێت فەرمانگەکە بەخۆیدا بچێتەوە و کار ئاسانی بۆ ڕێکخراوەکان بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.